لە کاتێکدا خەڵکی کوردستان دوای هەڕەشەکانی دەسەڵاتدارانی هەرێم چاوەڕێی ڕووبەڕووبوونەوە بوون بەرامبەر بە بەغدا لەسەر پرسی موچە. چاوەڕوان بوون دەوڵەت ڕابگەن و قەوارەیەکی بەهێز و خۆشگوزەران بۆ هاوڵاتیانی کوردستان دروست بکەن کەچی بەرپرسانی کورد بە خشکەی گەڕانەوە و وەکو میزەڵدانێکی فوتێکرا و فس بوونەوە. لەبریەوەشی کار بۆ خۆشگوزەرانی بکەن و چارەسەری ڕیشەی بۆ قەیرانی دروستکراوی موچە بدۆزنەوە، دەسەڵاتداران گڕگڕ بۆ دواوە دەگەڕێنەوە و هەموو کارێکیان بووە بە کێبڕکێەوەی کێ خۆی بکات بە خاوەنی موچە و زۆرترین منەت بەسەر خەڵکەکەیاندا بکەن. بەڵام لە بیریان چووە ئەم موچەیە بەغدا ناردوێتی و ئەمان وەکو نووسینگەی حەواڵە تەنها دابەشکردنیان بۆ ماوەتەوە. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم 11 ساڵە بەدەست قەیرانی بەردەوامی موچەوە دەناڵێنن. هەر جارە و بە شێوازێک دەست بۆ موچەکانیان دەبرێت. ئێستا کام وڵاتەی دواکەوتووە لە جیاندا هاتنی موچە نابێتە هەواڵی بەپەلە و سەردێڕی میدیاکانی. تەنها لەم کوردستانە و دوای 34 ساڵ لە حکومڕانی سەقەت و شکست خوارد و دابەشکردنی موچە دەبێتە دەستکەوت و شەڕ لەسەرەوە دەکرێت کێ خۆی بە خاوەنی بزانێت و کێ زووتر لیستی موچەکە بڵاو بکاتەوە. بە بڕوای چاودێران ئەوەی دەسەڵاتداران بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە لە بێئومێدکردن و زەلیلکردن و برسیکردن و سڕینەوەی ئینتیمای نەتەوەیی نیشتیمانی هیچ دوژمنێک بە درێژایی مێژوو بە کوردی نەچەشتووە. لە کاتێکدا دەسەڵاتدارانی کورد عێراق بە دواکەوتوو دەزانن، بەڵام جیاواز لە 11 ساڵی ڕابردووی هەرێم لە عێراق موچە دوانەکەوتووە و هەر بە شایەنی باسکردنیشی نازانن. ئەو 11 ساڵەی موچەخۆری هەرێم معانات و بێپارەی و هەژاری بینیوە و لە دۆخێکی سەختدا ژیانی کردووە. لە عێراق هیچ شتێک نەبووە بە ناوی کێشەی موچە. سەرباری ئەوەش هەموو مافێک بۆ موچەخۆر دەسەبەر کراوە. موچەخۆری عێراقی هەموو مانگێک تەنها لە ڕێگەی کورتەنامەیەکی ناو موبایلەکەی موچەکەی دەچێتە سەر هەژمارە بانکیەکەی و لە کاتی خۆیدا وەری دەکرێت بێ ئەوەی دەیان ڕۆژ بەهاتن و نەهاتنی موچەوە سەرقاڵ بکرێ و کە موچەکەشی وەرگرت چەندین سیاسەتمەدار و سەرۆک حیزب خۆی لێ بکاتە خەمخۆر و دەمڕاستی ئەو. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە سەرباری ئەم هەموو نەهامەتیەی بەسەر خەڵکی خۆیان دەهێناوە و سەرباری زەوتکردنی مافەکانیشیان لەبریەوەی خۆیان بە پاڵەوانی دابەشکردنی موچە بزان و مزایەدە بکەن، باشترە داوای لێبوردن بکەن و شەرمەزاری دایان بکرێت.